لە هێڵی بەکرەجۆ و سەرچنار زیاتر هیچ هێڵێکیکە نرخەکانیان زیاد نەکردووە و هاوڵاتیانە ئاگادارەکەین لە هیچ هێڵەکانی ترا نرخی پاس زیادی نەکردو لە 500 نارە بۆ 750 دینار بکە خۆتان ئەبینن لە ئێستادا نرخی سوتەمەنی زیادی کردووە ئەمڕۆ لیتری بنزین بە 1025 دینارە و لەلایەن چەند لایەنێکەوە بەڵێنمان پێدراوە کە نرخی بنزینمان بۆ دابەزێن منش داوا لە سەررجەم شۆفێرانەکەم ئەو نرخی کە ئەمڕۆ زیادیان کردووە ئەو دوو هێڵە داواکارم بچنەوە شوێنی خۆیان لە 750 بیکەنەوە بە 500 دینار ئەگەر دانەبەزێنرە و کاتە حکوومەتەیە ئەو کاتە لایەنی پەیوەندیداری لە ئاگادارەکەین و بە پێی بە یاسا و بە ڕێخستنی بتوانین ئەو سعرانیان بۆ چارەسەرکردن زیادکریان زیادیانەکەن. هەتا ئێستا هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکردوم بەڵام من وەک ئاماژەم پێکرد وەکو ئەوەی کە من ئاگادار کراوم لەلایەنێک کە نرخی ئەو بنزینیان بۆ چارەسەر کرێ بۆیان کەم کرێتەوە لە 690 دینار.